دوای 6 ڕۆژ ڕکابەرەکانی قۆناغی یەکەمی خولی بالەیانەکانی عێراق کۆتایی هاتوو، یعنی شورتەش پاڵەوانی ئەم قۆناغە بوو، هەرچەندە لە دوای خۆیدا بەرامبەر پێشمەرگەی سلێمانی خاوەن یاریگا شکستیانە. دوای 6 ڕۆژ ڕکابەری خولی بالەیانەکانی عێراق کۆتایی هاتوو، یانەی شورتەش پاڵەوانی ئەم قۆناغە بوو. یەکێتی بالەی عێراق بە هاوکاری لقی سلێمانی یەکێتیەکە. یاریەکانی قۆناغی یەکەمی خولی نابی عێراقی بە بەشداری 7 دیانە لە هۆڵیانەی پێشمەرگەی سلێمانی ئەنجامدا. لە کۆتا ڕۆژی یاریەکاندا 3 یاری ئەنجامدرا، یانەی پێشمەرگەی سلێمانی خاوەن یاریگا و هاندەرە زۆرەکەی لە بەهێزترین یاریە وەرزەیدا ڕوبەڕووی شورتەی بەغدا بوویەوە. یاریەکە بەهێزێکی زۆری بەخۆیەوە بینی بە جۆرێک نزیکەی 4 کاتژمێری خەیان، جگەلەوەی هاندەرێکی زۆریش ئامادەی بینین یاریەکە بوون. یانی شورتە بە بەهێزی دەستی بە یاری کرد و کۆمەڵەی یەکەمی بەزووی کۆتایی بهێنا بە سوودی خۆی. بەڵام کوڕانی سەڵاح کانەبی ڕاهێنەری پێشمەرگەی سلێمانی هەردوو کۆمەڵەی دووەم و سێمیان لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێهێنا. لە کۆمەڵەی چوارەمدا جارێکی تر یانەی شورتە توانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە. لە کۆمەڵەی پێنجەم و کۆتاییدا یاریزانانی پێشمەرگە بە جیاوازی 3 خاڵ توانیان ئەنجامی یاریەکە بە 3 کۆمەڵە بەرامبەر بە 2 کۆمەڵە بە سوودی خۆیان یەکلای بکەنەوە. بەڵام پلەی دووەمی ریزبەندیان بەدەستهێنا. بە پێچەوانەوە تیپیانەی وەرشی پێشمەرگە ناڵێم ئاسمان زۆر خراپ بوو، بەڵام ئێمە خۆتان دەزانن بۆ ماوەی 4 مانگە بەردەوام لە مەشق ڕاهێنانین هیچ یاریێکی دۆستانەشمان ئەنجام نەداوە. بۆیە ئەو یاریانە ئێمە بەڕاستی زیاتر هەوڵ دەین سوودی لێوەربگرین لەو کێشە و جیرگفتانەیە کە هەمانە چ لە بلۆکە چ لە دیفاع لە کاتی ئێرسال لە کاتی هێرشبردنە لە کاتی بەرگەریکردنە تۆ ناتوانێت هەموو ئەو شێوازانەی کە پێویست بە یاریکردنە بەڕاستی بیکەیت. لەبەرەوەی ئێمە قۆناغی 8مان لە پێشە قۆناغی 8 کە زۆر گرنگە و ئێستا تیپەکان بە شێوەیەکی زۆر ورد چاوەڕوانی یاخود با بڵێن چاودێریانی وەرشی پێشمەرگە دەگەن شێوازی یاریکردنیانی وەرشی پێشمەرگە. ئێمە وەکو تیپێکین کە بە شایەتی هەموو ئەو وەرزشوانانی عێراق و چاودێران و ئەوانەی کە سەیری یاریەکە دەکەن چ لە شێوازی یاریکردن پلان و ئاستی یاریزانەکان و ئێمە پاڵێراوی یەکەمین لە نێو یاریزانەکاندا. یاری ئەمڕۆ شایەتی ئەوەیەدا کە ینی شورتە و ینی پێشمەرگەی چێکن لە بەهێزترین یانەکانی ئەم خولە. ئەمڕۆ خۆشترین یاری خولەکە و بەهێزترین یاری خولەکە ئەنجام درا. ئێمە ڕاستە توانیمان سپاس بخوا ئەو هەوڵی کە لە ماوەی 2 مانگە دامان وەری بگرینەوە، بەڵام هێشتا دۆڕانی ئەمڕۆ بۆ هۆی ئەوەی کە هەنێ هەڵەمان دەربخات ئینشاڵڵا لە مەجای داهاتوودا کە 13 ڕۆژە پێش قۆناغی دووەم هەوڵ دەین هەڵەکانی خۆمان چاکەینەوە و باشتر دەربکەوین. ناتوانانی دیاریکەی چونکە هەموو تیپەکان مستەوایان لە یەکەوە نزیکە. لە یاریەکانی کۆتا ڕۆژدا یانەی دوکان یەکەم سەرکەوتنی نووسیەوە کاتێک لە قاسمی بردەوە بە 3 کۆمەڵی بێ بەرامبەر و حەبانیەش بربەسی سەناعی بڕی بە 3 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵەیەک. دوای تەواوبوونی یاریەکانی ئەم قۆناغە یانەی شورتە بە 16 خاڵ و پێشمەرگەی سلێمانی بە 15 خاڵ و حەبانیە بە 11 خاڵ و سەناعە بە 9 خاڵ و دوکان بە 6 خاڵ و قاسم بە 4 خاڵ هەروەها مەسافی بە 3 خاڵ پلەکانی یەکەم تا حوتەمی ریزبەندیان بەدەستهێنا. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.